سڵاوتان لێبێ هاوڕێیان لە ستافی زانستی بیرۆڕاوە گروپی بیرۆڕاوە سڵاوتان لێبێت ئەمە ئەبێتە زنجیرە ڤیددیوەیەک ئەمە یەکەم زنجیرەمانە بەڵام ئەمە سەرەتایەک بۆ لۆژیک زنجیرە ڤیددیوەیەکە کە تایە باس لەوە ئەکەین و ئەتوێژینەوە لەوەی کە لۆژیک چییە و هەڵە لۆژیکیەکان چین ئێمە وەکو ستافی بیرۆڕامانەوێت زیاتر تیشک بخەینە سەر هەڵە لۆژیکیەکان بەڵام بێگومان تۆ ناتوانیت باس لە هەڵە لۆژیکیەکان بکەی ئەگەر سەرەتا نەزانین لۆژیک چییە جۆرەکانی چین و هەروەها ئەو دەستەواژە و تێرمانەی کە پەیوەندی هەیە بە لۆژیکەوە چی و چینی بۆیە لێرەدا سەرەتا ئەبێ باس لەوە بکەین کە لۆژیک چییە و دواتر وردە ئەچینە سەر هەڵە لۆژیکیەکان ئەمە سەرەتایەکی زۆر باشە بێ بۆ ئەوەی کە تێبگەیت لە دەستەواژەی لۆژیک تێبگەی و لە پێناسەکەی و ئەو شتانەی کە بە لۆژیکەوە بەندن بۆیە لەم چەند زنجیرەیە کە لەوانەیە دە ڤیددیۆ بێدیان کەمتر ئیتر بە گوێرەی بابەتەکە فکرێکی باش دەبێت سەرەتایی دەبێت دەربارەوەی کە لۆژیک چییە و هەروەها دەربارەی ئەوەی کە هەڵە لۆژیکیەکان چین چونکە بەڕاستی ئێمە هەموو ڕۆژێک گوێمان لە وشەی لۆژیکە بێ هەندێک کەس بەکاری شوێنە لە کاتێکا نازانێ وشەکە چییە ینی چ شتێک لۆژیکیان لۆژیکی نییە یا چۆن ئەڵەی شتێک لۆژیکیە یان لۆژیکی نییە بەرحاڵ سەرەتا ئەبێ بزانین لۆژیک چییە پێشەوەی بینە سەر پێناساندنی لۆژیک سەرەتا با ڕیشەی وشەکە ئیتیمۆلۆژیای وشەکە بڕوانین ڕیشەی وشەی لۆژیک وشەی یۆنانیە و لە وشەی لۆگۆسی یۆنانیەوە هاتووە لۆگۆس بێگومان ئەو کاتەی زمانی یۆنانی بە واتای وشە گفت هزر ئەقڵ بیر ڕا هەتا دوایی هاتووە ینی بە واتاگەلێک هاتووە ئیتر یان وتار دیسکۆرس بیرکردنەوە کاواتە تێکەڵەیەکە لە بیرکردنەوە و قسەکردن جاگەر سەیری هینی وشەکە بکەی بینی لە لۆگۆسەوە هاتووە دواتر لۆگیکێ تێکنێ واتە هونەری بیرکردنەوە جا تێکنێ ئێستا لە زمان ئینگلیزیە ماوەتەوە وەکو وشەی تەکنیک یان تەکنیکڵ بۆ نماڵەیە کێشەیەکی تەکنیکیمانەیە بە کوردیڵن کێشەیەکی هونەریمانەیە بۆیە تەکنیک ینی هونەر چۆنەڵی هونەری بیرکردنەوە تەکنیکی لۆگیک ینی تەکنیکی بیرکردنەوە دواتر هاتۆتەنە لاتینیەوە کە بووە بە لۆگیکا و دواتر فەڕەنسی بووە بە لۆژیک و دواتر لە ئینگلیزی بووە بە لۆجیک اینجا ئێمە لە کوردیە هەردووکمان وەرگرتووە هەم لە فەڕەنسی کۆنەوە و فەڕەنسی نوێ و هەروەها ئینگلیزی کە پێی ئەڵێن لۆژیک وابزان بە کوردی ئەگەر هەڵە نەبم ژیربێژیشی پێوترێ یاخود ژیری و بە عەرەبیش پێوترێ مەنتق ئەگەر هەڵە نەبم بە فارسیش هەمان شتی پێوترێ بەڵام یەک تێبینی تر لۆگۆس هەرچەنە وشەی لۆژیک لە لۆگۆسەوە هاتۆ بەڵام لە زمانی نوێی ئینگلیزیە و لە دەستەواژەی زمانی فەلسەفەیە لۆگۆز واتایەکی ترێگەێنێ واتای وتەی خوا قسەی خوا ئەگەێنێ و لە سایکۆلۆژیشە لە بەشێکە لە تیۆرەکەی کارڵ یونگ بەڵام لە تیۆرەکەی کارڵ یونگ واتایەکی جیاوازتری هەیە کە بە واتای چۆنڵی باز بەستراوەتەوە بە ئەنیمە بۆ نمونە لە ئافرەتانەکەی پیا و لایەنە پیاوانەکەی ئافرەت بابەتێکی سایکۆلۆژیە کە لێرە ناچینە سەری ئێستا ببینە سەر پێناسەی لۆژیک هەڵبەتە جوانترین پێناسە وەک خودی خۆم لام وایە بریتێ لە پێناسەکەی جۆن لۆک کە فەیلسوفێکی بەناوبانگە جۆن لۆک ئەڵێ logic is the anatomy of thought لۆژیک بریتێ لە توێکاری هزر هەروەکووە زانین توێکاری بەشێکە لە زانستی بایۆلۆژیا بەشێکە لە زانستی زیندەزانی کە لەوە ئەکۆڵێتەوە کە پێناسی ئەندامەکانی لاشە بکات چ دەرەکی و ناوەکی وە دواتر لیان بکۆڵێتەوە کە چۆن ئەمانە پێکەوە بەستراونەتەوە و سیستەمی هەناسەدان و هەرسکردنەوە تا دوای پێگەێنن لۆژیکیش هەمان کاری هەیە بەڵام بۆ هزری مرۆڤ بۆ بیرکردنەوەی مرۆڤ و هەروە پێناسەی جیاواز بوونی هەیە بۆ لۆژیک ئێمە دوو پێناسیان وەرەگرین بەڵام تا ڕادێک پێناسەکان لێکە چن لە زۆر شتە هاوڕای یەکترین سەرەتا ئەم پێناسەیە وەرەگرین ئەمە وەرگێڕانەکەیەتی لێرە بەڵام هەنە تێبینیم هەیە بە باسی کەم لەسەری و ئەمەش سەرچاوەکەیەتی ئەگەر ویستان بابەتەکە زیاد دوور و درێژتر بخێنەوە یان دڵنیا بنەوە کەمە سەرچاوە ڕاستەکەی تۆان بڕۆنەوە سەر سەرچاوەکە لۆژیک بریتێ لە توێژینەوە لە بیرکردنەوەی لۆژیکانە بیرکردنەوەی لۆژیکانە بە ئینگلیزی پێوترێ ریزنینگ واتە بیرکردنەوەیەکی لۆژیکانە واتە چۆنەڵی بیراندن لۆژیکاندن ریزنینگ واتە لۆژیکاندن
چۆن ئەتوانیت ژیرانە بیر بکەیتەوە. مەرج نییە و بیرکردنەوەکان ژیرانەیان دروست و ئارگومنتی دروستیان لێ بکەوێتەوە، بەڵام لۆژیک بریتێ لە توێژینەوەی ئەوەی کە مرۆڤ چۆن بیر ئەکاتەوە بە لۆژیکیانە، یان توێژینەوەی بنەماکان و پێوانەکانی سەرنجامگیریەکی دروست. لە ڕاستی من نەمزانیت چه وشەیەکی بۆ بدۆزمەوە بە فارسی ئەبزان پێوترێ ئیستنباط، بە عەرەبی پێوترێ ئیستدلال ئەگەر هەڵە نەبم، بەڵام بە ئینگلیزی پێوترێ ئینفرنس، بۆیە لای من وا باشترە وشەی ئینفرنس بەکاربێنین. هەرچەنە ئینفرنس کەمێک جیاوازە، بەڵام ئەتوانین بڵین سەرنجامگیریە یان دەرەنجامە، هەرچەنە کەمێک جیاوازن، بۆ نمونە دەرەنجام و کۆنکلوژن کە دواتر لە ڤیدیۆی داهاتووە باز لەواکەین کەمێک جیاوازن، بەڵام هەر ئەوەنە بزانە کە لۆژیک بریتیە لە بنەما و پێوانە بۆ بیرکردنەوەیکی ڕاست و دروست. ئەم پێناسەیە ئەتوانی بۆ شازێلێکی بێتەوە. لۆژیک هەوڵ و تەقەلای ئەوە دەدات کە بیرکردنەوەی باش لە هی خراپ جیا بکاتەوە. هەڵبەتە بیرکردنەوەی باش و خراپ بە واتای ئەخلاقنا، یعنی ئێمە باس لە ئێتیکس و ئەخلاقناسی ناکەین لێرە. بیرکردنەوەی باش چۆنەڵی ئارگومنتێک کە باشە، ئارگومنتێک کە خراپە، یعنی ئارگومنتێک کە ئارگومنتی دروست مەرج نییە، خودی ئارگومنتەکە یعنی ئارگومنتێک خاڵی لە هەڵی لۆژیکی، ئەو مەبەستەکەی ئارگومنتێک خاڵی لە هەڵی لۆژیکی کە دواتر لە ڤیدیۆکانی داهاتووترا بە نمونەوە باس لەمانە ئەکەین چه ئارگومنتێک دروستە چه ئارگومنتێک نادروستە، بۆ ئارگومنتێک دروستە بۆ ئارگومنتێک دروست نییە و دواتر ورتر ئەچینە ناوی. پێناسەیەکی تر کە ئەمە ئەتوانم فایلە PDF دابەزێنن بۆ ئەوەی بیخوێنەوە، بەم شێوازە باس لە لۆژیک ئەکات لە وەڵامدانەی پرسیاری ئەوەی لۆژیک چییە. ئەڵێ لۆژیک پێناسە دەکرێت بەوەی کە بریتیە لە زانستی بیرکردنەوە، هەرچۆنێک بێت ئەمە واتای ئەوە نییە کە لۆژیک تاقیکاریە، یعنی لۆژیک ئەمپێریکاڵ نییە، لۆژیک شتێک نییە بتوانێت تاقی بکرێتەوە، هەرچەنە من لەگەڵ ئەمەیانە هاوڕانیم ئەوە لێکۆڵینەوە نوێەکان، بۆیە ئەڵم پێناسەی جیاواز. ئێستا لێکۆڵینەوەی تازە هەیە لە بواری فیزیای کوانتەما بۆ نمونە کە پەیپەرێکی زانستی هەیە بە ناوی Is Logic Empirical کە لەلایەن پوتنامەوە نووسراوە کە فیزیاناسەکە ئارگومنتی ئەوەیە دەکایەوە کە لۆژیک ئەتوانرێت تاقی بکرێتەوە، کەواتە مەرج نییە ئێستا بتوانین تاقی بکەینەوە یان نا، بەڵام ئارگومنتی ئەوە هەیە کە لۆژیک ئەتوان بۆی هەیە تاقی بکرێتەوە. هەرچۆنێک بێت ئەمە واتای ئەوە نییە کە لۆژیک تاقیکاریە یان دەکرێت تاقیکاری بێت با ئەوەش زیاکەین لەسەری، وەک زانستەکانی وەکو فیزیا و بایۆلۆژی سایکۆلۆژی هەتا دوایی ئەوان ئەم زانستانە ئیمپیریکاڵن، یعنی تاقی ئەکرێنەوە، تۆ توانی تاقییان بکەیتەوە، بەڵام لۆژیک ناتوانی. بۆ منە دواتر ئارگومنتێک وەرەگرین، یعنی هەنێ ئارگومنتێت تۆ ناتوانی تاقی بکەیتەوە، بە تایبەتی هەنێ شتمانێ لە لۆژیکی دیداکتیڤە کە دواتر باسیەکەین. بەڵکو لۆژیک ناتاقیکاریە وەکو بیرکاری، ئێستا بیرکاری چۆن تاقی ناکرێتەوە، بەڵام ئەکرێت ئەپلای بکرێت، ئەکرێت جێبەجێ تەطبیقی بکەیت لەسەر زانستێکی، یعنی ئێستا چۆن بیرکاری گرنگە بۆ زانست، بەو شێوازەش لۆژیک گرنگە بۆ زمان و بیرکردنەوە. هەرچەنە تۆ بیرکاری ناتوانانی زۆر ئەبستراکتیانەیە، بەڵام لە هەمان کاتە بەڵام ناتاقیکاریانەیە. و هەروەها وتنی ئەوەی لۆژیک زانستی بیرکردنەوەیە، واتای ئەوە نییە کە ئەو لەو بەشە فیزیکانە دەکۆڵێتەوە کە بیرکردنەوە بەرهەم دێهێنن، بەڵکو ئەمە کاری سایکۆلۆژی و مێشکناسی و زانستەکانی پێوەست بەمانەوەی. بە واتایەکی تر لۆژیک لەوە ناکۆڵێتەوە چۆن بیرکردنەوە بەرهەمێت، یعنی لەوە ناکۆڵێتەوە چ بەشێکی مێشک بەرپرسیارە لەوە چۆن پرۆسی سایکۆلۆژی کۆگنیشنی ئەمە چۆن بیرکردنەوەی نەتە کایەوە چۆن مرۆڤ بیرەکاتەوە تا دوایی پەیوەندی مەمانەوە نییە، بەڵکو لۆژیک ئێستا یینە سەری. هەرچەنە ئەم زانستانە چەند پێشکەوتنەوە زەمێراڵەیەکی نووسینمان هەیە، هەرچەندە ئەم زانستانە چەند پێشکەوتون لە سەردەمی ئێستاماندا ناتوانن بزانن تەواوی پرۆسەکان چییە کە لە بیرکردنەوە تێوەگلاون و چی لە ناو سەری کەسێکدا دەگوزارێت، بۆیە ئەو زانستانە پێمان ناڵن کە بیرکردنەوەکە دروستە یاخۆن. یعنی ئێستا تۆ چەند زانستی مێشکناسی سایکۆلۆژی و ئەمانە بخوێنیتەوە و ناتوانانی جێبەجێ ئەگەر ئارگومنتێک بێنمەکایەوە، بۆ من ئارگومنتی کاتژمێرە زیرەک ئارگومنتی کاتژمێر سازە زیرەکەکە بۆ نمونە ئارگومنتێکی بەناوبانگ یان ئارگومنتێکی دیاریکراوێن ئارگومنتی دراگۆنەکەی کارڵ سێگن بۆ نمونە، تۆ ناتوانی بەم زانستانە بڵێ ئەم ئارگومنتە دروستە یان نادروستە، ئەم ئارگومنتە ڕەوایە یاخود ناڕەوایە، بەڵام ئەمە لێرەیە کاری لۆژیک دەست پێکە.
بۆیە کاری لۆژیک بریتیە لەوەی کە جێی بکاتەوە چ جۆرە بیرکردنەوەیەک و ئارگومنتێک دروستە یاخود دروست نییە، یان چ ئینفرەنسێک و کۆنکلوژنێک ینی دەرەنجامێک دروستە یاخود دروست نییە. ئەمە کاری لۆژیکە. ئێستا دوایین بابەتمان باسەکەین بۆ ئەم ڤیددیۆیە، ئەویش بریتیە لە یاساکانی هزر. حەزم کرد لە یەکەمەوە باس لە کۆمەڵێک یاسای لۆژیکی وەربگرین. ئەم یاسانە بێگومان کە بە سێ یاساکەی هزر بەناوبانگن ئەگەڕێنەوە بۆ ئەڕەستۆ. ئەتوانین بڵین ئەڕەستۆ یەکەم کەسە کە لۆژیکی بە چۆنەڵی بە ئەکادیمیانە کردووە و خۆشی پێی نەوتۆ لۆژیک، بەڵکو پێی وتراوە ئەنەلیتیکس، یعنی شیکاریکردن، شیکارناسی چۆنەڵی، واتە شیکاری بۆ قسەکردن، شیکاری بۆ ئارگومنتەکانە تا دوایی. بەڵام ئێستا لە سەردەم ئێستامانە بە لۆژیک ئەی ناسین. بەڵام چۆنە بێت ئەو سێ یاسای لۆژیکی هەبوو کە ئەم یاسایانە لە سەردەمی ئێستاە ڕخنیان لێ گیراوە، زۆر لقی تر لە لۆژیک جیابەتەوە. بۆ نمونە 3 value لۆژیک تێ، فەزی لۆجیک تێ، پرۆپۆزیشنەڵ لۆجیکی مۆدێرن تێ. ئەمانە هەمووی هەنێکیان ئەم خاڵانە ڕەتەکەنەوە. کۆمەڵک فیلسوفی تر هەن خاڵیان بۆ زیاد کردویان، خاڵیان لەکەم کردووە تا دوایی. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم سیانە سێ یاسای کلاسیکی بەناوبانگی لۆژیکین کە ئەگەڕێنەوە بۆ سەردەمی ئەڕەستۆ. هەر حەزم کرد تامێکی لۆژیک بکەین، بزانین تامێکی یاساکانی لۆژیک بکەین. بۆیە ئەم سێ یاسایەم هێنا کە هەموو کەسێکە لۆژیک بخوێنێ ئەم سێ یاسایە ئەبێ بزانێت. ینی یەکەمیان بریتێ لە یاسای شوناس یاخود یاسای ناسنامە کە بە ئینگلیزی پێوترێت law of identity. یاساکە بە کورتی ئەڵێ ئەوەی هەیە هەیە، یعنی هەر شتێک بوونی هەبێ واتای ئەوەی هەیە، واتە خۆی بۆ خودی خۆی ناسنامەیە، خۆی بۆ خودی خۆی شوناسە. بەواتایەکی دیکە ئەوەی بوونی هەیە ناسنامەیە بۆ خۆی. بۆیە شە لە لۆژیک دالادان ئەگەر لەم یاسایە لابیت، ئەمە هەڵەیەکی لۆژیکی دروستەکەی بەناوی equivocation fallacy کە لە هەڵەی لۆژیکیەکانە ئەیخوێنین کە equivocation fallacy چییە. خەمتان نەبێ یەینە سەری، وعدتان هێنە سەری. بەڵام بۆیە ئەم نمونێشمێنایەوە لەبەرەوەی ئەگەر لە یاساکە لابیت هەڵەی لۆژیکیەکەیت. بۆ نمونە تۆڵی x یەکسانە بە x، بەڵام ئەگەر x یەکسان بکەیت بە y، بۆ نمونە تۆڵی x یەکسانە بە ژمارەیەک، کەواتە x یەکسانە بە ژمارە دوو. ئەمە هەڵەیەکی لۆژیکیەکەی، کەواتە تۆ پێناسە و شوناسی x کە ژمارەیەکە گۆڕی بە دوو، کەواتە ئەمە هەڵەیەکی لۆژیکیە. چۆنەڵی لە یاسای شوناس لاددا. یاسایەکی ترمانەیە پێوتری یاسای نادژبەیەک بوون، the law of non-contradiction. هەندێک جار پێوترێت the law of contradiction، یعنی یاسای دژبەیەک بوون. هیچ شتێک ناتوانێت ببێت و نەبێت. بەواتایەکی تر هیچ شتێک، هیچ دەربڕینێک، هیچ قسەیەک، هیچ ڕستەیەک ناتوانیت بڵێ ڕاستە و غەڵەتیشە لە هەمان کاتە. یعنی بۆ نمونە پرۆپۆزیشنێک کە دواتر وەریەگرین پرۆپۆزیشن چییە، قسەیەک ناتوانیت بڵێیت ئەمە ڕاستە و غەڵەتە لە هەمان کاتە. بۆ نمونە ئەڵێم ئەم ڤیددیۆیە ستافی زانستی بیرۆڕە ئامادەی کردووە، ناتوانی بڵێ ئەم ڤیددیۆیە ستافی زانستی بیرۆڕە ئامادەی کردو و ئامادەشی نەکردووە، ئیلا بێت دانێشان ڕاست بێت. ئەمە یاسای نادژبەیەک بوونە، ئەنی نابێت قسەیەک دژبەیەک بێت. هەرچەند ئەمە ڕخنەی لێ ژیراوە و ئێستا ئەمە لە لۆژیکی نوێیە تا ڕادێک ئەمە ڕاتەکرێتەوە بەهۆی دۆزینەوەکانی کوانتەمەوە و هەروەها بەهۆی کۆمەڵێک شتی تریشەوە، ینی بەهۆی کۆمەڵێک ئارگومنتی ترەوە جیا لە کوانتەمیش ئەم یاسایە ڕاتەکرێتەوە. بۆیە یعنی مەرج نییە یاساکە وڵی 100% ڕاستە، بەڵام یاسایەکی ترادیسیۆنیە، یاسایەکی عادەتەن ئەیخوێنیت کەی دەستەکەی بە سەرەتای لۆژیک. سێمی یاساش بریتەی لە یاسای دەرکردنی ناوەند یاخود the law of excluded middle. لێرە هەڵەیەکی ترمان هەیە، the law of excluded middle. ئەڵێ هەر شتێک وابزانم بە عەرەبی پێوترێ الثالث مرفوع، شتێکی وای پێوترێ بە عەرەبی ئەگەر هەڵە نەبم. بەرحاڵ ئەڵێ هەر شتێک یان دەبێت بوونی هەبێت یاخود نە، بەواتایەکی دیکە یان ئەبێ ئەرەی ڕستەکە ڕاست بێت یان نەرێکەی ڕاست بێت. یعنی ئەگەر شتێک تۆ بڵێ ئەم شتە هەیە یان نییە، یان ئەبێ هەبێ یان ئەبێ نەبێت، کاتە بە یەک دانیان ڕاست بێت کە کەمێک لە یاسای نادژبەیەک بوونەچێت. هەرچۆنێک بێت
ئەمەە بەسە بۆم ڤیددیوە لە ڤیددیۆی داهاتووە ڕۆینە سەر کۆمەڵێک دەستەواژە کە ئارگومنتەکان چینوە ئەو دەستەواژانی پێیوەستن بە ئارگومنتەکان و کۆمەڵێک دەستەواژەی لۆژیکی کە پێیوەستن بە لۆژیکەوە لە دواییە یینە سەر جۆرەکانی لۆژیک چەند جۆر لۆژیکمانەیە و چۆن و چەند جۆر بیرکردنەوەی لۆژیکیمانەیە چەند جۆر لۆژیکاندنمان هەیە دواتریش ئەچینە سەر هەڵە لۆژیکیەکان و لە هەڵە لۆژیکیەکانی تر هەر ڤیددیۆ باسی چەند هەڵەیەکی لۆژیکی و بە نمونەوە باسییان ئەەکەین ئێستا کاتێکی خۆش بۆوە هەمووتان و هیوادارم ڕێز و سڵامانێ لە ستافی زانستی بیرڕاوە و هیوادارم سووتان لەم ڤیددیۆ بینی بێ و لە ژیانی ڕۆژانەتانە لە گفتوگۆکانتانە لەم گروپەوە یان لە هەر شوێنێکی ترە بەکاری بێنن لەبەرەوەی لۆژیکاندن بەڕاستی زۆر پێویستە بە تایبەتی بۆ کۆمەلگاکەی خۆمان لە ئێستاە لە شەڕقی وسەتا کە لۆژیک زۆر دەگمەنە بەڕاستی بۆیە هیوادارم هەمووتان گرنگی بەم دیسپلینەی فەلسەفە بن کە زۆر گرنگە بۆ ژیانی هەر تاکێکمان تەنانەت بۆ ژیانی ڕۆژانەشمان کاتێکی خۆش بۆ هەمووتان و تا ڤیددیۆیەکی تر کاتێکی خۆش و سەرفراز بن